سڵاوێکی گەرم لە تاکە ئەوەی خۆشەویست هیوام وایە ئێستا لە کەشێکی ئارامدا بینەری ئێوارە 24 بن. من پەروین بەنگین لەگەڵ هاوکارانم ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئێوە ئامادە کردووە. هیوام وایە بەدڵتان بن. زرێباری مەریوان یەکێکە لەو شوێنە دەگمەنانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گوڵی نیلوفەری لێ دەڕوێت. هونەرمەندێکی پێداویستی تایبەت بە یەک دەست ساز دەژەنێت. پیاوێک وێنەی شاعیر و سەرکردەکان لەسەر شوشەی کریستاڵ دەنەخشێنێت. گوڵی نیلوفەر یەکێکە لەو گوڵانەی کە تایبەتمەندیەکی زۆری بەخۆی هەیە. یەکێکیش لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە لە هەر شوێنێک ناڕوێت. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کەم شوێن هەن کە گوڵی نیلوفەریان لێ بڕوێت. زرێباری مەریوانی کوردستانی ڕۆژهەڵات یەکێکە لەو دەگمەن شوێنانەی کە گوڵی نیلوفەری لێ دەڕوێت. ئەم گوڵە تایبەتمەندیەکی تریشی هەیە ئەوەیە کە لە ناو ئاودا دەڕوێت، بۆیە دەستگەیشتن بەو گوڵە و چنینەوەی ئەم گوڵە کارێکی سەختە و ئاستەنگی خۆی هەیە. دەچینە زرێباری مەریوان دەبینین کە چۆن خوازیارانی گوڵی نیلوفەر بە شێوازی جۆراوجۆر و سەرنجڕاکێش بە بەکارهێنانی بەلەم و تایە و ئەو کەلوپەلانە هەوڵی چنینەوەی ئەم گوڵە دەدەن. گوڵە لە ناوی کوردەواری خۆمانە پێژی لوروپان لە فەسلی بەهارە هەیە دوو مانگ بەهار هەتاوکومی مانگە لە هاوی نەچێت یانە دوو مانگ. هەر لە زرێبارە هەیە وەڵام گوڵەی تر لە حی شوێنێکی ترانیە لەم دەوروبەرا و وەڵا شوێنێکی ترتیانە شوێنێک کە ئاو بێت ئاوی تیاگەم گوڵەیە. نیلوفەرە لە ئەم فەسڵا کە بەهارە ئەمە دەرێ ئەمە هەر کە بۆ خەرجی خانەوادەی خۆی یە لەمانە ئەباتەوە بۆ ئەوە نیازی خۆی تامینکە. ئەمە خاسیەتهای داروی هەیە وشکیەکەن و ئەفرۆشن وەختێ وشکەکە نابێ خەترێ ئاوی لەکەوێ. ئەمە هەرکە چەندین نەفەر لەم مەحسوڵە نیازی خۆیان ئەبەن بەڕێوە و مەسەن ئەم گوڵانە لە ناو زرێبارە ئەیهێنە دەرەوە ئەیەنە دەرێتتر هەچی فەقیر و هەژاری ئەم دێهاتانەتە گیانیان بەوەتە دەرامەدێکی هەیە بۆیان ئەنچنانی وڵا خراپ نییە تاو جێگە بزانم. زۆریش لێی ڕازی مەسەن کە ئەو دەرامەدە هەیە حیفە زرێبار پیانەگەیت و خۆلاسە خەریکی نەبیت و خۆلاسەی خەلام جوان نەگەی بەسەر و لەخوا بە زیابێ وەڵام خەڵک دەور زرێبارە گشتی گیانی بەمەتێ ئەرە وەڵا دەرامەدێکی خاصی هەیە بۆ ئەم خەڵکە. لە ژیانی هەموماندا هەمیشە ئیرادەیەکی بەهێز پاڵنەرێکی زۆر باشە بۆ گەیشتن بە ئامانج و خەونەکانمان. چیرۆکی ئەمڕۆم چیرۆکێکی کاریگەرە باس لە ژیانی گەنجێک دەکات. هونەرمان ڕێ بوارچۆمانی ئەو گەنجەیە کە خۆی بەبێ بوونی مامۆستا فێری ژەنینی ئامێری ساز کردووە. بەڵام ئەمە کۆتایی چیرۆکی من نییە، بەڵکو ئەم هونەرمەندە بەتوانایە بەبێ بوونی دەستێک خۆی فێری ژەنینی ئامێری ساز کردووە و لە دەستانی دەستێکی هیچ کات نەبووەتە ڕێگر بۆ گەیشتن بە خەون و ئاواتەکانی. سەرەتای ژیانی هونەریم دەگەڕێتەوە تەمەنی منداڵی. ئەو کاتە لە ساڵی هەشتایەکان بوو باوکم زۆر هۆگری محەممەد عارف زرایی بوو ئامێرێکی سازی پەیدا کرد بوو هینایەوە ماڵەوە ماوە بوو خەریک بوو
ئامێرە سازەکەی لێدەدا بەڵام شارەزایەکی زۆر باشی نەبوو کاتی کە دەڕۆیشتیش لەسەر کەنتۆرەکە هەڵی دەگرت و لێن دەگەڕ ئەمە دەستکاری بکەین ڕۆژیان بخۆم بە براکەم ئەستانی سازەکەمانی ناخوارێ بڕێک دەستکاریمان کرد لە جێ خۆمانداناوە لە ئەنجام سازەکەمان لێ بەرگۆ سازەکەمان لێشکە یعنی زۆر خەممان بوو کە ئێوارە بام بێتەوە لە باشن ئەو سازە تازە پەیدام کردی و سازەن چۆن شکان دوای ئەوەی کە ئەو خولیای مۆسیقەم تاو لەلا دروست بوو زۆر دەگەڕامیانی لە دوای برادرە کەسێکی ببینەوەکەوە شارەزایی لە ئامێری سازە بیتن پێش کۆمەندێک زانیاری میداتێ بەڵام ئەو کاتە ماڵمان لە کۆمەڵگای هەریر بوو بەهۆی شەڕی عێراق و ئێران ناوچەکەی خۆمان جێهێشت بوو لە کۆمەڵگای هەریردا دەنیشتین لەوێن دەرێ لە ساڵی 1985 ئاهەنگشتی نەورۆز هەبوو هەموو ساڵان ئاهەنگی نەورۆز دەکرا لەو ئاهەنگەش هەستم کرد و برادەر ئامێری سازیان پێبوو دەڕۆیشتن دەبوو ئاهەنگەکەی بەر لەوەی ئاهەنگەکە دەستێک ینی کاتی پرۆڤە بوو خۆیان ئامادە دەکرد لەو ئاهەنگەکەی ئەو دوو برادەرانە ماڵیان لە هەریر هەبوو داوام لێکردن کە یارمەتیم بدەن حەزم لێ فێری ئامێری ساز بم ئەوش کە تەماشایمیان کرد وتم وڵی زۆر بە زەحمەتە ئەتو فێر دەبی لەبەرەوەی ساز بەخۆ دەزانی ئامێرەشی قورسە پێویستی بە دوو دەستی هەیە 4-5 دەوێتن ئەمە بەردەوام بیزۆڵێنین گوتی ئەتو زەحمەتە ئامێری ساز فێربی ئیتر بەدڵتەنجی مامەوە ینی کە ئەو قسەی کرد گوتێت و فێر نابی ینی زۆر خەم خوار بەڵام لە ناخەوە هەستمەکەن ینی شتەکەیە پاڵم پێوەدنێ من دەتوانم فێری ساز بم هاتمەوە ماڵیان زۆر خولیایی مۆسیقا بووم ئەو کاتە بابم هەستی کرد یان شتێک لە ناخمدا هەیە هەستە بە ئامێرێکی سادی لە دروستکردن لە مەنسەدەکی بچوو توانیم بۆ ئامێرە تەحەدەک شتێکی باش فێرم ئەوزا پاشان ئامێرەشی بڕێک گەورەتری لە دروستکردم ئیتر وای لێ هات بۆ ماوەی ساڵێک بەردەوام خەریک بووم ینی بەبێ شودان ڕۆژانە 2 ساعت 3 ساعت ئامێری سازم لێدا بێ مامۆستا هەر بەخۆ مامۆستای خۆم بوو وای لێ هات لە ساڵی 1986 ینی بۆ ماوەی 1 ساڵ وها فێربووم لە 86 لەگەڵ ئەو برادرانە پێکەوە لەسەر مەسرحی دانیشتن لە ئاهەنگی نەورۆز لە دەرەوەی کاری هونەریم ئێستا پیشەی مامۆستایەتیم هەیە بمای 17 ساڵە مامۆستامە لە دوای دەوام کاتمەوە ماڵەوەی تر ئەو کاتانەی کە مەجالم هەیە دەچمە بازار بە تایبەتی لەو شوێنانی کە ئامێر مۆسیقایەکان لێ دەفرۆشن وەکو ژیانی هاوسەریشم لە ساڵی 1995 ژیانی هاوسەریم پێکەینایە 4 منداڵشم هەیە ئێستا سەرخاڵی فێرکردنی یەکێک لە کوڕەکانم ناوی محەممەدە وردە وردە لەگەڵی خەریکم چەند ئاوازێک فێر بوو حەزم لێ فێری مۆسیقای بکەم دڵنیام هەمومان حەزمان لە ددانی جوان و ڕێک و خاوێنە ددان جوانەیەکی تایبەت بە ڕوخسار دەبەخشێت و دەورێکی باڵاش هەیە لە کردداری هەرسکردندا باید پێویستە گرنگێکی باش بە ددانەکانمان بدەین تایبەتیش کە ئێستا مانگی ڕەمەزانە و خشتەی جەمی خواردنی ڕۆژ و گران گۆڕانکەری بەسەرداهاتووە بۆیە پێویستمان بە کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی تایبەت بە ددانە لە مانگی ڕەمەزاندا دانک بیکەوە بزانین بیکەوە تەماشای دانەکان بکەین بەڕاستی چەند ڕێنماییەک پێویستە ڕۆژوان بەرچاوی بگری بۆ پاراستنی تەندروستی دەم و دانەکانی گرنگترینیان پاک و خانڕاگرتنی ددانەکانە ئەویش بە چەند جۆرێک دەکرێت یەک لە شێوازەکان شوشتنی دانەکانە بە فڵچە و معجونی دان ڕۆژی بەلانی کەم 2 جار کاتەکانی باشترین کات ئەوەیە دوای بەربانکردنەوە دوای تەواوبوونی خواردن پێویستە دانەکان بە جوانی بشوورێ کاتی دووەم کە زۆر گرنگە کاتی پارشێوە پاش تەواوبوونی خواردن وشتیوە پێش خەوتن دەبێت دانەکان بە جوانی بشوورێ شێوازێکی دی پاکردنەوەی دانەکان ئەویش بەکارهێنانی دەزووی دانە بۆ پاکردنەوەی نێوانی دانەکان چونکە بەس فڵچە و معجون بەس نییە بۆ پاکردنەوەی دانەکان ئەویش وا باشترە کە 2 جار بکرێت ڕۆژی پێش شوشتنی دانەکان بە دەزوو خاوێن بکرێتەوە ئەنجا بە فڵچە و معجون بشوورێ خاڵێکی دی زۆر گرنگ لە ڕێنمایەکان ئەوەیە جۆری خواردن
وا باشترە کە زۆڕەوی نەکرێت لە خواردنی شیرنەمەنیەکان چونکە دەبێتە هۆی کلۆربوونی دانەکان و داخورانی طبقەی دەرەوەی ددانەکان. وا باشترە کە شیرنەمەنی کەم بخورێتن بە تایبەتیش خواردنەوە گازیەکان ئەویش وا باشتر هەر بە نەخورێتنیان بە شێوازێکی زۆر کەم بخورێتن. خۆی ئەو ماوە زۆری کە ڕۆژوان بە ڕۆژوو دەبی تووشی وشکبوونەوەی ناودەم دەبیتن. ئەو وشکبوونەوە وا دەکا کە بەکتریای زیاتر کۆ بێتەوە لە ناودەم، وە دەکا کە بۆنی ناخۆشی ناودەم دروست بێ و دواتریش ئەگەر شوشتنی ددان نەبێتن ئەو بەکتریانە وا دەبتە هۆکاری دروستبوونی داخورانی دانەکان. لە مانجی ڕەمەزان ئافرەتانی دووجان وا پێویستە کە بە شێوازێکی ڕێک سەردانی دکتۆرەکانیان بکەن بۆ بە دوواداچوونی نەخۆشیەکانیان کەوا فەحس بکرێ و هەر شتێکیان هەبێ دەتوانی ئەنجام بدرێتن لە کاتی بە ڕۆژبوون وشیان. دنیای هونەر دنیایەکی زۆر تایبەتە. زۆر جاریش دەبینین لە نێو خودی هونەرمەندان هونەرمەندێک پەیدا دەبێت کە ئەستایلێکی زۆر تایبەت بەخۆی هەیە. لە هەڵەبجا هاوڵاتیەک زیاتر لە 20 ساڵە شێوەکارە. ئەو خولیای وێنەکێشانی ئەدیب و کەسایەتیە دیارەکانی کوردی هەیە و بە شێوەیەکی زۆر جیاواز وێنەیان دەکێشێت. وێنەی ئەو شاعیر و ئەدیب و کەسایەتیە دیارانە لەسەر شوشەیەکی کریستاڵ دەکێشێت. وهروە هەروەک خۆشی دەڵێت بۆ وێنەکێشانی هەر وێنەیەک پێویستی بە 5 ڕۆژ یان زیاترە. ئەم ئیشەی من تقریبا ئەچێتە سەر جۆرێک لە جۆرەکانی نەحت، بەڵام ئەمەی من بە سکێچە نەحت شێوەی تری هەیە، نەحتمان هەیە بە کاملی پەیکەرەکەی، نەحتی باریزمان هەیە تەنیا ئەچێتەوە سەر ئەم جۆرە هەڵکۆڵینانە، بەڵام سێبەر و کۆمەڵە شتی لەگەڵ خۆیان هەیە. بەڵام ئەم ئیشە لەسەر شوشەی کریستاڵ ئەم جۆرە هەڵکۆڵینە من دەسم ماوەتێ ناتوانانی کۆمەڵێ بچیتە قوڵایی وردەکاریەکانەوە، چونکە ئەمە شوشەکە زۆر حەساسە، ئیشکردن تێیە، هەڵەوشتیوا قبول ناکە. بەڵام تۆ ئیشێک ئەگەر نەحتێ دروستکەی بتەوێ پەیکەرێ دروستکەی بتەوێ وێنەیە دروستکەی بە ئارەزوی خۆتە مامەڵەکردن لەگەڵ ئەو ئیشەی خۆ. جاری وایە تۆ جاری وایە ئیشی مەنزەرەیەکەکەی کار لە درەختێکە ئەگەر درەختەکە گۆڕی بە شتێکی کە تەنانە شکڵەکەشیە گۆڕیتەوە، بەڵام لەمەیانە کە شتەکەت تۆ دیارە نیازتەیە چی بکەیت، ئەو ئیشەکە ئیکەی لەسەری ئەبێت دقیق بزەبت وەک ئەو ئیشە بێ کە تۆ بتەوێت تەواوی بکەیت. لە ڕووی کللتوری و هوەریەوە ئەم شارە شارێک بووە، وێنەی نەبووە لە نێوان شارەکانی ترا. ئەنجا ئەو شاعرە گەورانەی لەم شارە هەڵکەوتون بە حەقەت کۆمەڵی شاعیر بوون کە وێنە بوون، تەنانەت ئەتوانم بڵێم لە دەوروبەرەکەی خۆشمانە. ئەنجا تۆ سەیری ئەم کللتور و ئەدەب و هوەری خۆتەکەی ئەم کەسایەتیە بەرز و بەڕێزانە هەیە. یعنی من بیرم لەوە کردەوە هیچ نەبێ کارێکیان بۆ بکەم، ئیشێکی بچووکیان بۆ بکەم کە بتوانم ناویان هەر زیندووە، بەڵام ئەمەوێ بە زیندووتر بیهێڵمەوە. ئەگەر هاوکار و شتم هەبووایە من ئەمیشەی خۆم پەرەپی ئەدام، توانی ئەمیشەی خۆم بکەمە خانەی لە خانەیەکا کۆی کەمەوە بە ناوی خانەی شاعیرانەوە. بەڵام بیدایەت وەک باسم کرد خولیاکەم تەنیا شاعیرانی ئەم ناوچەی خۆمە بوو، بەڵام دواتر فیکرەکەم پەرەی سند بۆ ئەوەی شاعیرانی بتوانم شاعیرانی هەر چوار پارچەی کوردستان کۆکەمەوە. ئیسە زۆر لە ئیشەکانما هەیە وێنەی مەستوورەی ئەردەڵانم کێشاوە کە یەکێکە لە شاعیر و تەریخدانە بەناوبانگەکانی ئێران کە تەنانەت فەرهەنگ و کللتوری فارسی شانازی پێوە کاڵێ یەکەم تەریخدان ئەوان مێژوو نووس پێڵێن، یەکەم تەریخدانی
فارسە ئەو بە فارس تەنانە بە فارسیشی دانێت. لە زۆرێک لە وڵاتان بەداخەوە هەندێک جار هەتا لە وڵاتی خۆشمان دیاردەیەکی نادروست هەیە. کاتێک بۆنەیەک یاخود جەژنێک یاخود مانگی ڕەمەزان نزیک دەبێت نرخی کاڵاکانی بازار گران دەبن. دەچینە بازارەکانی تونس لەوێ دەبینین کە چۆن بە شێوازی جۆرا و جۆر خواردن و شیرینەمەنی و سەوزە و میوە تایبەت بە مانگی ڕەمەزان دانراوە، بەڵام بە نرخێکی گران لەبەر هاتنی مانگی ڕەمەزان. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیانی تونس ناڕەحەت ببن بە جۆرێک کە هەندێکیان باس لەوە دەکەن داهاتیان لەوانەیە بەشی ئەو مانگە نەکات. بازاری ئارینە هەموو پێداویستیەکانی ڕۆژەوان لە خۆ دەگرێت بۆ کاتی بەربانک. جۆرەها ماسی لە ناو بەفردا دانراون و کڕیار دوو دڵ دەبێت و نازانێت کامیان بباتەوە بۆ خواردن. میوەی جوان و تازە و هەرزان لەم فرۆشگایەدایە. نرخەکان جێگیر نین، لە دوکانێک بۆ دوکانێک جیاوازی هەیە. بۆ نمونە پەتاتە نرخەکەی بەرز دەبێتەوە و نزم دەبێتەوە، پیازیش بە هەمان شێوە. خەڵک بە هیوای ئەوە نرخەکان جێگیر بکرێ بەتایبەتی لە مانگی ڕەمەزاندا، بەڵام بە پێچەوانەوە خۆزگە بارودۆخەکە باش دەبوو. ئەم نرخانەوەیان لێکردوین لەم چەند ڕۆژی داهات و ترسمان هەبێت چونکە نازانین داهاتی مانگانەمان بشمان دەکایان نە. دوکانی قەسابەکانیش پڕ لە گۆشتە. وەک زۆربەی وڵاتانی تری عەرەبی لە بازاڕەکانی تونسیش نرخەکان بەرز دەبنەوە، بەڵام کڕیارانی ئەم بازاڕە توانای بەرگەگرتنیان نەماوە. نرخی شتومەکەکان نزیکەینی و هێندەی خۆی زیادی کردووە. ئەمە شتێکی زۆر نییە، چونکە ئەم بازاڕە بەگشتی نرخەکانی گرانە و ناکرێتەوە بە تەنیا هەرزان بفرۆشی. دوکاندارەکان لەو باوەڕەدان بتوانن لە مانگی ڕەمەزاندا پارەیەکی باش کۆ بکەنەوە بەهۆی ئەم گرانیەوە. هەرچەندە حکوومەتی تونس نزیکەی 80 دوکانی داخستووە بەهۆی بەرزی نرخیانەوە، بەڵام ئەم دیاردەیە هێشتا بەردەوامە. لە مانگی ڕەمەزاندا زۆربەی ڕۆژوگران دەیانەوێت بۆ بەربانگ خواردنێکی بەتام و خۆش بخۆن. جا چەندیش خۆشە بە ئەگەر ئەم خواردنە دۆڵمەیەک بێ بە برنجی کوردی. برنجی کوردی لەم مانگەدا خواستێکی زۆری لەسەرە. دەچینە شارۆچکەی ڕۆڤیا لەوەی خاوەن ئاشێکی برنجی کوردی باس لە تایبەتمەندی و جۆرەکانی برنجی کوردی دەکات. ناوی من هێمن شێرزادە، لە دایکبوونم خەڵکی گوندی چەمەیە. منتەقەی خۆمانش برنجێکی زۆری لێ دەکرێتن، بەڵام کە برنج زۆرەکە دەکرێتن نابەنە ئاکرێت. دەین لێرە لە ئاشی دەکەن بۆ ئەوەی خزمەت بە خەڵکەکەمان بکەین و بە ملەتەکەمان بکەین بۆ ئەوەی ماندیبوونێکی زۆر نەدینن و بێنە ئێرانە برنجی خوان لە ئاشی بکەین. تێچان و برنجی هەیە، برنجی شەشمەیە، برنجی پێنجمەیە، کەسنەدیتیە، تەحالفە، سەدریە. بەڵام لە هەمویان مەشهورتر برنجی شەشمانجیە کەوا خەڵکێکی زۆر مشتاقیتی. ئێستاش برنجێک هاتیە ساڵانی خۆی ئەو برنجیان تۆیەکەیاندا سلێمانی کەوا تۆی تەحالف بوو. ئێستا مەشهورە لە مەنتەقە ئەو برنجی زۆر سەرف دەبیتن. برنجی بازاڕی هەمووی بەلایلۆنیە کەس نایە چی دروست دەبی. بەڵام هەندی برنجی خۆمانیە لە مەنتەقەیە دەشت و بانی خۆمانە ئاوەکەی خۆیان هەوایەکەی جەوەکەی خۆشترە لە برنجەکەی دیکە و تامیشی خۆشترە بۆ جەسەدی ئینسانی زۆر باشترە. ئەو برنجەکەی دیکە
تەندروستی ئینسانی تێک دیدە لە ڕووی قەلەوی لە ڕووی زگنە هینانە دەر برنجی خۆمانی تەبیعیە هەرچەندی بخۆی لی تێر نابێ. برنج قۆناغا یەکە باشەیە یەکیان دەڕاستە یەکیان ئاشە کە دەڕاستە لی دەکاتن لۆ خۆی هەلدەگریتن لۆ ساڵی دابێت دنیان دەفرۆشتەوە یان هەیە دەی خۆیان دەیفرۆشیتن دێ لە هەباشەی دەکە پاشنی دەکەنەمە قۆناغی خلاسیەکەوە بێتە خواردنەوە برنجە سپی دەکرێتن. بەناوبانگترین برنج مەشهورترین برنجی زێڕاوەیە هەر مشتێک دیتە ئێرە پرسیار دەکات دەلێ برنجێ زێڕاوەیە بالفعل برنجەکەیان زۆر جوان و گران بەهاشە وەزنەی لە 50,000 کەمتر نادەن. برنجیش تەبعاً مەراقی ئاوی سارد و ئاوی کانیە برنج بە بیرێ برنج بە کانی زۆر فەرقە برنجی کانی تامی زیاتر لە برنجی بیری. و چەندی دەشخۆی لێ بێزار نابی خاصەتەن ئێستا کە و برنجەکەی دیکە دەخورێتن ئەگە تەمەشا بکەی زۆر سەحەت ئینسانی تێک بدێتن کە تو واز لە خواردنەکەی دێنی لەشت گران دەکە بەڵام برنجی کوردی وان نییە. لە مانگی ڕەمەزاندا دەبینین کە بازاری شەربەت گەرمێکی باش بەخۆیەوە دەبینێت بە هەموو ڕنگ و تامەکانی و هەروە دەبینین کە چۆن بە شێوەیەکی زۆر جوان لە بازارەکانە بە شێوەیەکی ڕەنگا و ڕەنگ ڕێز کراون هەروە ڕۆژ و گرانیش دوای بەربانگ حەزێکی زۆریان هەیە بۆ شەربەت خواردنەوە. بۆیە ئەمڕۆ باسی چۆنیەتی دروستکردنی ئەم شەربەتانە دەکەین هەروە ئەو تام و ڕنگانەی کاتیان دەکرێت تا چەند ئەم شەربەتانە سروشتین با ببینین قۆناغەکانی دروستبوونی شەربەت تاوەکو دەگاتە بازار و دەگاتە دەستمان. ئەم شەربەتی مێوژە ئەتوانم بە دڵنیاییەوە پێ بڵێم کە لە سا 70 بۆ 80 سروشتیە لەبەرەوەی ئێمە خۆمان نەزانی کە چ مێوژێک بەکارەهێنین و چەندێک مێوژەکەینە ناو ئاوەوە و لە ئاخیرە شەربەتێکی لێ دەرەکەین کە ئەین بە هاوڵاتیان لە سا تقریبا 70 بۆ 80 توانم پێ بڵم سروشتیە و هیچ جۆرە تامێکی تیا بەکار ناهێنرێ مێوژەکە خۆی ئەساسی باڵین شەربەتەکەیە بەس لە ڕاستیە بەس بۆ جوانی شەربەتەکە نسبەتێکی کەم ڕنگ بەکارە هێنرێ کە ئەمەش لەلایەن باڵین تەندروستیەوە لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراوە. مێوژەکە کاتی ئەوە هات ئەو قیمەی کە کردومانەتە ناو ئاوەوە تاماویاوەتەوە ڕنگاویاوەتەوە نەکەی خۆی وەرگتووە جای پاڵێوین ئێکین بەم تورەکەیە بەم شێوەیە شعارمان ئەوەیە کە پاکوتەمیزی چۆنەڵین ژمارەیەکە لە لای ئێمە بەڕاستی ئەبێ زۆر شتەکانمان بە پاکوتەمیزی بڕوە گرنگ نییە بەلامانەوە کە ئێمە چەندێک قازانجەکەین سوود دەکەین گرنگ ئەوەیە کە ئێمە بتوانین شتێکی پاکوتەمیز شتێکی ڕێکوپێک پێشکەشی هەوڵەکەین. من شەوانە یەکەم شەوی ڕەمەزان زیاد لە 180 دەبە مێوژم بووە 50 دەبە پرتەقاڵ 50 دەبە مۆز 40 دەبە هەنار من بەڕاستی تەوزیعاتی ئەەکەمەوە بەسەر مارکێتەکانی ناوشارە بەسەر ئەو کەسانی کە دەستژێڕن عەربانەیان هەیە لە شوێنەکە بە تایبەتی ئەی ژێڕن بە گەڕەکەکانە چکە شەبەتەکە بەڕاستی شەبەتێکی زۆر باشە
شەربەتی مێوەش بەڕاستی لەم مێوژە باشترم نەبینیوە کڕیار ئەو پاری پێی ئەدا بەڕاستی بە خەسار ناچەیە بە ڕۆژەوانان ئێواران بە تەمان ئیشەڵا ڕۆژ و بشکن خی گۆڕیان قبولکە پەرداخێک لەو شەبەتە ئەخواتەوە بەڕاستی ئەزانێت کە شەربەتی کڕیوە. بە هیوای قوبڵبوونی ڕۆژوی ڕۆژوگران و شەوێکی پڕ لە خێر و خۆشی بۆ هەموو لای ماڵتان ئاوادان.